سڵاوی خوای گەورەتان لێبێت خۆشەویستان سید محەممەدتان لەگەڵدا لە تێک پلەسەوە خۆم بە خۆشحاڵەزانم لە ڤیدیۆی نوێدا بە دیداری ئێوەی خۆشەویست شاد دەبمەوە ئەم ڕۆژ لەگەڵ هاوکارەکەم هیوازادە دیلمانی دوو بەرهەمی کۆمپانیای ئۆنەرتان پێدەناسێنین ئەوانیش بریتین لە ئۆنەر چویز X1 ئۆنەر بان 6 کردنەوەی پاکەتی بیستۆکەکە وەک دیارە ڕەنگی شینی پۆشیوە هاوکات دەرخەری ڕەنگی لۆگۆی کۆمپانیای ئۆنەرە. یەکەم شت بەرچاومان بکەوێ ڕێبەری بەکارهێنا، دواتر بارگە هەڵگیری واتە کەیسەکەی بەدی دەکرێت، پاشان بیستۆکی لای ڕاست و ئەوەی تریش بیستۆکی لای چەپ. پاشان خاوێنکەرەوەیەکی بیستۆک، ئەمەشیان فرەقەبارەی لاستیکی گوێیە. لە دوای ئەمانەوە کەیبڵی بارگاویکەرەوە لە زۆری سی، ڕڵایش ئێوارە شەبی شێ بە گۆرانێکی لێدەم تەچی نییە باید فۆنەکەی دەرێنم بۆ تێکەڵە بۆ تێکەڵە بۆ خەوەجیان کوورە وەدیە داپتەر تۆ بکرە داپتەریشم لێ بیر سۆڵایی ئەوە داپتەرەمی کوشت لێ گەرەتەی هەڵدا خاڵەسەی سلام عەلەیکم. ئەو چی بوو لەو سەرەوە تۆ بینی شاوەش دیار بووی لە ڕووی خاڵی بە بڵێم توێوی فۆنە مێژە داپتەرەکەم بیرسۆستا چ بکەم تووەڵی ئاگاو لێ نییە ئێستا بەرهەمێکی نوێ هاتووە نرخەکەی گونجاوە باشترین تایبەتمەندی پێشکەشەکە لە نرخەکەی خۆیدا فەرم تاقی پێڵجاوە ئەمە هۆنەر چویز X1 بڵای جابرا ئایرپۆدی ئەسڵش گرانە و ئەوەی تریشەمی کۆپیەکانیش نانە لەمایان بێخەم بە ئەمان بەرهەمی کۆمپانیای ئۆنەرە بە تەواوی ئۆرجیناڵە بێخەم بەرێ بادێ بە لەگوێیتە تاقی بکە شێشەش نییە مرتاعمات لەگوێ ئەوەی دیکەشان تاقیگیرە مرتاعی لەگەڵ بەڕاستی کەوتنیشی زۆر هیچ ئەوەی نییە. سەرجەم تایبەتمەندیەکانی ئۆنەر چۆیس X1 لە بارگە هەڵگرەکەی دەست پێ دەکەین. قەبارەیەکی مامناوەندی هەیە، کێشەکەی تەنیا 47.1 گرامە، توانستی پاتریەکەی 500 میلی ئەمپێرە و بارگایی بوونەوەی بە دەرچەی زۆری سی. بارگە هەڵگرەکەی دەتوانێت بۆ ماوەی 24 کاتژمێر دوو بیستۆکەکە بارگایی بکاتەوە. تایبەتمەندی بیستۆکەکانی پاتری هەریەک هەیەیان بریتە لە 55 میلی ئەمپێر کە بە یەک جار بارگاویکردنی تەواوەتی دەتوانێت 6 کاتژمێر میوزیکی پێلێ بدەیت و هەروەها 4 کاتژمێر بۆ پەیوەندیکردنی تەلەفۆنی. خاوەنی دەنگێکی کوالەتی بەرزە بە سیستەمێکی HD درایڤی پێشکەوتوو. ئەسنەوەیەکی خێرای دەنگی هەیە لە ڕێگەی دوانە کەناڵێک بۆ نەبوونی هیچ دواکەوتنێک کە 130 ms لە خۆ گرتووە. خاوەنداریەتی لە دوانە مایکرۆفۆن دەکات بۆ لە ناوبردنی ژاوەژاوی دەوروبەرمان لە کاتی پەیوەندیکردنی تەلەفۆنیدا. کۆنتڕۆڵکردنی لە ڕێگەی دەست بەسەری پەنجە یاخود لەمەس دەتوانێت دەست لە بیستۆکەکان بدەیت بۆ ڕێخستنی وەڵامدانەوە و ڕەتکردنەوەی تەلەفۆن و هەروەها کۆنتڕۆڵکردنی میوزیک کە بەم فرمانانەیە. 2000 پەنجە لێدان لە لای ڕاست یا چەپی بیستۆکەکە بۆ هەڵکردن و ڕاگررتنی گۆرانی وەڵامدانەوەی پەیوەندیە. دوو چرکە پەنجە داگرتنی لای ڕاست یا چەپی بیستۆکەکە بۆ وەڵامدانەوەی پەیوەندی. دوو پەنجە داگرتنی لای ڕاستی بیستۆکەکە بۆ چوونە گۆرانی دواتر. دوو چرکە پەنجە داگرتنی لای چەپی بیستۆکەکە بۆ گەڕاندنەوەی گۆرانی پێشووتر. 3000 پەنجە داگرتنی لای ڕاست یا چەپی بیستۆکەکە بۆ چالاکردنی یاریدەدەری دەنگی. تۆکەکان توانای بەرگەگرتنیان بۆ تۆز و ئاو هەیە بە بڕوانامەی ئاپی 54 واوەشانی بلوتوزینەوەی 5 لە خۆ گرتووە.
ئەم بیستۆکە ناوازەیە ئێستا لە کوردستان و عێراقدا بەردەستە بە نرخی تەنها $29 بە گەرنتی فەرمی کۆمپانیای ئۆنەر. سەرەتا لە کردنەوەی پاکەتەکە دەست پێ دەکەین. ئەمە خودی دەستبەندەکەیە. پاشان وایاری بارگاوی کەرەوە. بە شێوازی پەیوەستبوونی موگناتیزی پاشان ڕێبەری بەکارهێنان. تایبەتمەندیەکانی دەستبەندی زیرەکی ئۆنەر باند 6 لە دیزاینەوە دەست پێ دەکەن. دەستبەندەکە شێوەی لاکێشەیی و ئەستوریەکە 11 ملیمە. لە بەشی لای ڕاستی دوگمەیەک بەدی دەکرێت بۆ داگیرسان و کوژاندنەوەی دەستبەندەکە و چەندەها ئاکاری تر. لە بەشی لای چەپیش هێمای کۆمپانیای ئۆنەر بەدی دەکرێت. قایشگرەکەی لە مادەی سیلیکۆنێکی نەرم دروستکراوە کە بەرهەڵستیکارە لە پیسبوون و نهێشتنەوەی ئاو لەسەری و ئاسوودەتر بۆ لە دەستکردن. بە ڕەنگی ڕەش و خۆڵەمێشی لمی و پەمەیی بەردەست خراوە و هەروەها دەشتوانن بیگۆڕن بۆ ڕەنگی دڵخواستان کە هەر لە بریکارەکە بەردەستە. هەرچی دەربارەی ڕوونماکەیتی بە قەبارەی 1.47 ئینچە لە جۆری ئەمۆڵید بە ڕێژەی 164 بەشی پێشەوەی گرتووە بە شێوازی 2.5D وەتوانێت ڕووناکەی 450 و هەبوونی 282 ppi واتە چری پێکسەل بۆ هەر ئینجێک. توانستی باتریەکەی 180 میلی ئەمپێرە و بارگاوی بوونەوەی خێرا لە ڕێگەی موگناتیزی بە ماوەی 65 خولەکە کە بۆ ماوەی 14 ڕۆژ بەرگە دەگرێت و هەروەها ئەگەر بێت و بەدە خولەک بارگاوی بکەین دەتوانێت بە ماوەی 3 ڕۆژ بەرگە بگرێت. دەستبەندەکە بەرگری ئاوی هەیە تاوەکو قوڵایی 50 مەتر 5 ئەتمۆسفێرین. هەستەوەرەکانی ئەم دەستبەندە چاودێریکردنی ئاستی ئۆکسجین لە خوێندا بە شێوەیەکی دروست لە ڕێگەی مۆنیتەرێکەوە 24 کاتژمێر پێدانی زانیاری دەربارەی لێدانەکانی دڵ. لە ڕێگەی مۆنیتەری تیروسلیف دەتوانێت بە وردی ماوەی خەوتن و قۆناغەکانی دیاری بکات. خاوەن زیاتر لە 10 جۆر ئاکاری وەرزشیە و هەروەها چاودێریکەری تەندروستی ئافرەتان و قەلەقیش لە خۆ دەگرێت. وەشانی بلوتوزی بریتە لەنەوەی پێنجەم بۆ ئەندرۆید و ئایۆسیش پەیوەست دەبێت لە ڕێگەی ئەپلیکیشنێک بە ناوی هواوی هێلث. لە کاتی پەیوەستبوونی بە مۆبایلەکان دەتوانێت لە ڕێی دەستبەندەکەەوە وێنە بە مۆبایلەکەت بچرکێنیت و میوزیکی پێلێ بدێت یاخود لە کاتی بوون بیدۆزیتەوە و هەروەها زانینی کەش و هەواش. ئەم دەستبەندە ناوازەیە بریتە لە $30 لە بازاڕەکانی کوردستان و عێراق بەردەستە بە گرنتی فەرمی کۆمپانیای ئۆنەر. بمێنن بەخێر، هەر شاد و کامەران بن.